سەبارەت بە کێشەکانی نیشتەجێبوون و بەرزین نرخەکەی لە عێراقدا بەڕێز عەبدولسەلام حەسەن شرۆڤەکاری ئەبووری لەگەڵمانە. بەڕێز عەبدولسەلام سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەرێ هۆکاری ئەو بەرزین نرخی خانوبەرەی لە عێراقدا چییە؟ خدای گەورە میهرەبان، سڵاو لە کەناڵا بەڕێزەکەتان. بابەتی نیشتەجێبوون و بەرزبوونەوەی نرخەکان بەداخەوە بەهۆی نەبوونی بەرنامە و کارنامەیەکی تەواوە لە بارەی ئەو دۆسیەوە، ئەوەی کە ئێمە وەک ئابووریناسان بۆی دەچین هۆکارەکەی نرخی نەوتە و دەبینین نرخی نەوت چەندە بەرزە، بەڵام لە ناوخۆدا هیچ سوودێک لەو نرخە نەبینراوە. بەداخەوە لە ناوخۆی عێراق هیچ کارنامەیەکی ئەو استراتیژێتێکی ڕێک نییە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو نرخە. ئەواتە من لێرەوە دەڵێم بەداخەوە کە نرخەکان نەکی خانوبەرەیە هەموو شتێک بۆ عێراق لە دەرەوە دیاری دەکرێت. ئەمە پەیوەندی بە کارتی بانکیەوە هەیە، پەیوەندی بە من زیاتر لە کەناڵێکە باسی ئەو بابەتەم کردووە و داواشم لە بەڕێز محەممەد شیع سوودان کردووە. وەزیری داد کە بە کەسی یەکەمی سزاکان دادەندرێت وەزیری دادا، بەڵام پێویستە بۆ ئەو بابەتانە وەزیری داد بڕیار بدات و فەرماندەر بکات، چونکە ئەوە تەنیا پەیوەست. باشە، وەڵامی حکوومەت چییە بۆ داواکاریەکە؟ وەڵامی چی بووە؟ وەڵامی حکوومەت بۆ ئێمە باشە. خاوەنووسینگەکانی خانوبەرەی لە عێراقڵێن یعنی سپیکردنەوەی پارە خراپ ئیدارەدان وای کردووە کە نرخەکان بەرز بێ و بۆ شوەیە بێ. تۆ ئەڵێی چی؟ بەڵێ من ئاماژەم پێدا بەهۆی ئەو کەسانەی خاوەن هەژمونن دەسەڵاتیان بەسەر عقاراتەوە گرتووە، نەک حکوومەت. حکوومەت دەیەوێت بە کارنامە کاری خۆی بکات، بەڵام خاوەن هەژمونەکان دەسەڵاتی زیاتریان هەیە. من بۆیە باسی وەزیری دادم کرد کە پێویستە ئەو هەنگاو بنێت و بیر لەو بابەتە بکاتەوە. بەداخەوە من لێرە دەڵێم پێویست کە من لێرە خۆمەک و ئابووری ناسێک پشت بە بەرنمەیەکی زانستی دەبەستم بۆ ئەو بوارە، بەڵام ئەمە کارێکی زۆر سەختە. بەڵام ئەگەر کارنامەیەک هەبێت لەلایەن حکوومەتەوە بۆ هەر مەترێک نرخێکی دیاریکرا و دەستنیشان بکرێت، ئەو هەموو گلانێکی پێوە پابند بکرێت، ئەو کات هەموو خەڵک پێوە بابند دەکرێت. بۆیە من دەڵێم نرخەکان لە عێراق لە دەرەوەی سنوورەکانمان بۆمان دیاری دەکرێن، نەک لە ناوخۆی عێراق. باشە بەڕێز عەبدولسەلام، ینی عێراق پێویستی بە دروستکردنی چەند یەکەی نیشتەجێبوون هەیە؟ عێراق پێویستی بە دروستکردنی چەند یەکەی نیشتەجێبوون هەیە؟ یەکەم زۆربوونی یەکەکانی نیشتەجێبوون ئەگەر ئەمە لە ڕووی شتێکی لۆژیکی نییە کە ئێستا بەم شێوە زیاد دەکرێت، بەڵام ئەگەر کارنامەیەکدا بێت هیچ کارنامەیەکی ڕاست و دروست لە وڵاتەدا پەیڕەو ناکرێت بۆ بابەتی عقارات. من وەکو کەسی خۆم دەڵێم پێویستە حکوومەت بۆ هەموو ئەو بابەتانە پشت بە دەستور ببەستێت، پێویستە بۆ دەستور بگەڕێتەوە. بەڕێوەبەرەکان پلە تایبەتەکان ئەبێ هەمویان چارەسەر بکرێت. دەبینیم پلە تایبەتەکان زیاتر لە یەکێکی نیشتەجێبوونی بەرکەوتۆ، یاخۆ 2، 3 و 4 یەکەی نیشتەجێبوونی بەرکەوتووە، کەچی هەندێک خەڵک هەیە ناتوانێت دەستی بە یەکەیەک بگات. واتە ئەمە زۆر تێکوێکی زۆر لەسەر عێراق دەوەستێت. وڵات ناتوانێت هەموو ئەو تێکوێ دابین بکات، بەڵام
من لێرەوە دەڵێم ئەمە نابێتە چارەسەرێکی ڕیشەی کە منیش باسی لێەوە دەکەم ئەگەر بێت و ئەوان کارنامەیەکی ڕێک و پێکیان باشە نەبێت. کەواتە بەڕێز عەبدولسەلام چارەسەری بنەڕەتی کێشەکان یەکەی نیشتەجێبوون لە بەغداد چییە؟ ئەگەر وەزیری داد دەستبەردان نەکات و بەهانای خەڵکی لێ قەوماوەوە نەچیت ئاوا بە هیچ شێوەیەک چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم بابەتە نادۆزرێتەوە. بۆیە وەک ئێمە دەبینین زیاتر لە 7 ملیار بە هەدەر دەچێت لە ڕێگەی کارتی عقاراتەوە و هەتا ئێستا هیچیمان نەبینیوە کە بەدەست بهێنرێت. زیاتر لە 220 تریلیۆن دینار بە هەدەر چووە و بەڵام پێویستە وەزیری داد چاوی بە خەڵکی تەکنیکار و فەنی بکەوێت بۆ ئەوەی پلانەکان دیاری بکرێت و لە بەرمەبنای ئەو پلانانە هەنگاو بڕیاری خۆی بدات. بەڕێز عەبدولسەلام حەسەن شرۆڤەکاری ئابووری سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.